سڵاو دەروون و دیاردەی ئەم جارە لەسەر ئەو خەڵکانە قساکەین کە ناومان لێ ناون سوال کرد بەداخەوە تا ساتەوەختی تۆمارکردنی ئەم بەرنمەیە ئەم دیاردەیە هەر باسەکرێ و هەر باسەکرێ و هەر باسەکرێ و هەر باسەکرێ بەڵام بەداخەوە نە حکوومەت نە ڕێکخراوەکان نە هیچ لایەنێکی پەیوەندیدار بەو دیاردەیەوە دەستێکی جددی لێ هەڵ نەماڵیەوە و چارەسەری و دیاردەیە بکات ئێمە هەمومان وەکو هاوڵاتی تایە ماوی نازانین ینی نازانین کە 1000 دینارەگرین بە دەستمانەوە ئەینە دەست فەقیر ڕەنگێک بەشکڵ ڕاستەکە یا درۆوەکە لەم لاوە یەک دنیا ڕێکخرا و بە تابلۆکانیان چاواشیان کردوین بەوەی کە یارمەتی ئەگەر یارمەتی ئەو مناڵانە بن لە ڕووی مادیەوە ئەوە ئێوە ژیانی ئەو مناڵانە بۆ هەتا لەسەر جادەدانن کە بەشێک لەو ڕێکخراوانە خۆیان خودی بازرگانیکردنن بە گیان و بە ئایندە و بە ژیانی ئەو مناڵانەوە من پێم خۆش بوو لەم بەرنمەیە بە وردی دەستخینە سەر ئەو برینەی کە حکوومەت و دوای حکوومەتیش ڕێکخراوەکان ئاوڕێکی جددی لەم دیاردەیە نەیاوەتەوە بەو مانایی کە سەیرەکەی هەمووی هەر لە چوارچەوەی قسەی زلایە بڕوان پێ بکە من پێم وایە لە ئەنجامی ئەم بەرنمەیە پێ بەپێوەی کە لەگەڵ میوانەکانمانە پێشوەخت قسامان کرد من پێم وایە لەم بەرنمەیە ئەتوانین نەتیجەیەک و چارەسەرێک بین بە لایانی پەیوەندیدار و حکوومەت ئەگەر بوێ ئەم دیاردەیە چارەسەر بکات ئەگەر بوێ ترافیکەکانمان سیخناغ نەبێ لەوەی کە ئەنوا و ئەشکال خەڵکە بینین خەڵکە بینین سوور ئەزانی درۆکە بەڵام خۆی شەلێنێ خۆی ئەوواکە خۆی کوێر کردو خۆی ئەوە کردووە لە پێناوی کە تۆ خێری پێ بکەیت ینی تیاماین بەڕاستی لەم لاوە بەشێک لە ڕێکخراوەکان هەر قسەی زل لەسەر ئەم دیاردەیەکرد من بە نمونەیەکی بچووک دەست پێکە مۆچینە پاکێجەکانی هەندێک ڕێکخراو هەیە لە دنیاە کاتێک کە تاقیق لە کەسێکەکەن کاتێک کە کەسێک وەکو سوالکەر لەسەر جادەکان ئەگرن و دوای چەند جارێک بۆیان ڕوونە بێتەوە کە ئەم کەسە ئیتر تەواو سوال تەنها پیشە پێی بکرێت سوالە لانیکەم فێری تایلەند تێکێکن فێری شتێکێکن لانیکەم لە ماوەی ڕابردووە کۆمەڵەوی نەمان لە سۆشیال میدیاوە بینی کە کەسێک دانیشتووە ئاڵای 50 وڵاتی کردووە تۆ خەڵکی کام وڵات بی پاراخیتە سەر ئەو وڵاتە ئەمە شەر جۆرێکە لە بابلین سوالکردن بەڵام حکومەت و سیستەمی ئەو وڵاتە حکومەت و ڕێکخراوە جدیەکانی ئەو وڵاتە چوارچەوەیەکی بۆم سوالکەرە دۆزیۆتەوە کاتێک کە سیاحێجێتە وڵاتەوە یا کاتێک هەر کەسی وڵاتەکەش ئەم سوالکەرا بینێ بەزەی پیان نایەتەوە بەڵام هەستەکە شتێکی کردووە پارە بۆ ئەوەدانێ با زیاتر قسە نەکەین بینەری پاکێجێک بن لەسەر ئەم دیاردەیە و دوا بەدوای ئەو پاکێجە میوانەکانە ناسێنین و دەسەکەین بە بەردامە فەرموو بەشێکی زۆر لە شەقام و شۆستە و کۆڵانەکانی کوردستان پڕن لە کەسانی سوالکەر سوالکردن و پارە پەیداکردن بۆتە دیاردە نازاندرێت لێکەوتە کۆمەڵایەتەکانی بەکوێ دەگەن دەستگیرکردن و نەهێشتنی دیاردەی سوالکردن لە ئەستۆی قایمقامەتی پارێزگاکاندایە بۆ ئەم مەبەستە هەنگاو بەرەو قایمقامەتی قەزای ناوەندی هەولێر دەبین و دەپرسین پاش دەستگیرکردنی سوالکەرەکان ڕەوانەی چۆ دەکرێن ئمە ڕۆژانە ئەو مەفرێزێ دەرچوونی خۆی دەکاتن ئەو کەسانە کە دەستگیر دەکرێت پەراویان بۆ دەکرێتەوە ڕەوانەی دادگا دەکرێت لە کاتی ڕەوانەکردنی دادگا دادوەر بڕیاری لەسەر با بڵین لەسەر کەیسەکەیان دەداتن ئایا دەستگیریان دەکاتن یاخودنا زۆر زار هەبوو دادوەر دەستگیری کردوونە جاری شەبووە بە کەفالە دازاریکردنەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوانە دەستگیر دەکرێن شاری هەولێری ژمارەیەکی زۆری خەڵکی بیانی ڕووی تێ کردووە پاژەوەی کۆ دەکرێنەوە دەستگیر دەکرێن ڕەوانەی دادگا دەکرێن پەیوەندیان بە ئێمەوە نامینە پەراوەکەیان لە بنکەی پۆلیسی بابێن ئەو شوێنەیە کە لی دەستگیر کراون دواتر دادوەر بڕیار لە ئەنجامی کۆتایی دەداتن دیاردەی سوالکردن وێڕای بێزارکردنی هاوڵاتیان هاوکات پێچەوانەی یاسا و مافەکانی مرۆڤە دەچین بۆ دادگای هەولێر و دادوەر عیماد فارس دادوەری لێکۆڵینەوەی هەولێر چاوەڕوانی تیمی دەروون و دیاردەیە دەپرسین ئەو سزا و یاسایانە چین چاوەڕوانی کەسانی سوالکەر دەکات ئەگەر هاتوو ئینسانێکی درست بوو شیانە چولێ هەبوون دادگە لێ سزا دەت ڕەوانەی دادگە هاکات نەیکات کە سزاوی هەتا هەیڤێکێ دەچیتن مانگێکی ئەگەر هاتوو زۆر جارە ئەوتکەن خۆت دەرتێخن کە کەم ئەندامە
آنیە نەخۆشە بۆ ئەوەی سەرنجا خەڵکی بڕاکێشیتن کۆ خەڵک تعاتف بیت گەل پارەکی بدەتێ ئەوە سزاوی قورسترە دادگەهەیە بۆ هەی هەتا سێ هەیڤە حکم کەتن و هەر پێی یاسایە ئەگەر شیانێ چولێ هەبوون دادگەهەیە بۆ هەی جاتی حکمی و حەبسکردنێ الجهەکی دانێت کە بێژنێ دوورە تەشغیل الوێرێ کار پێ بکەتن هەتا ساڵێکێ ئەگەر هاتوویە نەخۆش بوو درستیە نەخۆش بوو شیانە چولێ نەبوون ئانیە تەمەم بوو یە بێ کەس و کار بوو دادگەهێ جارەکە دیە بۆ هەی بڕیارێکێ بدەتن کەراوانەی ئەوان جهاتت تایبەت بکات وان کەسا بەپێی بەدواتەچوونەکانمان ئێستا دیاردەی سوالکردن لە کوردستان سێ جۆری هەیە بەشێکیان لە پەنای سوالکردنەوە لەشفرۆشی ئەنجام دەدەن و بەشێکی دووەمیان کەسانێکن لە شوێنە گشتیەکان و مزگەوتەکان دەستیان پان دەکەنەوە و جۆری سێهەمیان سوالکەری گەڕۆکن تا نەناسرێنەوە و شوێنی تایبەتیان نییە کام حاڵەتەیان هەنگاو بەرەو دزیکردن دەنێت. دەستخۆش هەڵبەتە بە میواناری حاکم بەشدارمەجید ئەندامی داواکاری گشتی حاکم جان بە خێر بێ ئازێتی کێشە خۆشحاڵم دووەم بەرنامەیە بەشداری لەگەڵ هیوادارم ئەم برینش بە جۆرێک بور و ژێنین کە لایانی پەیوەندیدار بێتە سەرخەت مقدم شوان سعدی بەڕێوەبەری بەشی پۆلیسی ڕێکاری هەڵبەتە لە شاری هەولێر بەڵام من بڕیارم ماوە ئیتر ئەو هاشەی کە دانین بۆ شارەکان هەولێر سلەیمانی دووهۆک هەڵەبجە کەرکووک ئیتر نایڵێن ینی با ئیتر پۆستەکانمان تۆزێک لە شارچێتی دووری خینەوە مقدم شوان سعدی بەڕێوەبەری بەشی پۆلیسی ڕێکاری دووبارە جەنابیشە بەخێر بێی هیوادارم وەک لایانی ئەمنی قسەی جدیمان هەبێ بەرەو چارەسەرکردنی ئەم دیاردێش کاک دانا سەلام ڕێنمایەکاری دەرونی جەنابیشە بەخێر بێی و لە وەزارەتی مافی مرۆڤ زیا پترۆس سەرۆکی دەستەی مافی مرۆڤ جەنابیشە زۆر سپاس دەکەم کە بۆ پرسیارێک بەشداری لە بەرنامەکەمان هیوادارم ئێوەش دەست و بازووی لێڵکەن پێبەپێی ئەو هیوایانی کە هەمانە لەسەر کا کۆمەڵانی خەڵکی کوردستان هیانە لەسەر کابینی نوێ و هەنگاوەکانی حکومەتی نوێ هیوادارم بێ هیوامان نەکەن. حاکم جان دووبارە بەخێر بی دیارە پێش وەکو دادوەرێک مەسەلەن پرسیارە لێ بکەم ئەم دیاردەیە هۆکار چییە هەتا ئێستا هەر ئاوا بە هەڵپەرست سێراوی لە کوردستانە ماوەتە و چارەسەر ناکرێ ئایا بابەتێکی ئەمەنە قورسوگرانە لە قسەکانی حکومەت هێرێم و لە قسەکانی لایانی پەیوەندیدار گەورەترەوە چارەسەر ناکرێیان وەکو پێویست ئیشی بۆ ناکرێت. سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێستان و ستافی بەرنمەکەتان خۆشحاڵم بۆ جاری دووەم ئامادە دەبم لەگەڵتان هیوادارین بتوانین لەگەڵ ئەو میوانە بەڕێزانە تشێ بخینە سەر و بابەتە و چارەسەری بۆ باش. هەڵبەتە ئەوەی بەڕێستان باستان کرد شتی زۆر هەڵەگرێ ئەتوانین بڵێن پلانەکانی حکومت وازح نەبووە لەو بوارەیە بۆ چارەسەرکردن کۆنی یاساکان ناسەقام گیری باری سیاسی لە هەرێمی کوردستان ئەوەی کە بە سەر هەرێمی کوردستان هات ئەو دۆخە وای کرد ئەو دیاردەیە زیاتر تەشەنە بکە هاتنی ژمارەیەکی زۆر خەڵکانێک لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە وڵاتانی دەوروبەر بۆ ناو هەرێمی کوردستان ئاڵوگۆڕکردنی زانیاریەکان لە بواری چۆنیەتی سوالکردن و دەستپانکردنەوە لە خەڵکی ئەمە هەمووی وای کرد ئەو دیاردەیە زیاتر تەشەنە بکە و لە کۆنتترۆل تقریبەن دەربچێ دادگا و هێز ئەمنیەکان فریای ئەوە نەکەون بتوانن سنوورێکی بۆ دابنێن لەگەڵ ئەوەشە هەموو کۆمەلگا شەرقیەکان ئەوانەی کە ڕۆژ هەڵاتیون و زیاتر تەسیری دینیان لە سۆز و دینیان لەسرە ڕەنگە ئەوە وا بکە کە خەڵکیش یارمەتی دەربێ بۆ تەشەنەکردنی ئەوە کە هەستت ئەڕوژێنن لە شوێنێکی گشتیا دانیشتوی دێت داوای شتێکت دێکات تۆ بە مەزەندەی خۆت یارمەتی ئەدەی نازانی زیان بەو شخصە ئەگەیەنی زیان بە کەسایەتی ئەگەیەنی بە ناخی ئەگەیەنی باشە ئەگەر هەر بەڕاست ئەم کەسە فەقیر حاڵ بیانی هەژار بێ ینی حکومت و ئەتوانم بڵم ڕێکخراوەکان ینی چاواشیان کردوین ینی نازانین بۆی کە ئەم کەسە بەڕاستێتی فەقیرەیان
چوزانم هەڵمانە خەڵەتێنێکەوە پارەی لێسەنی دواتری ژۆر وەکو جەنابێ باسە کردەوە هەستە بە جۆرێکەوە ڕژێنێ کە تۆ لە یا نابی بۆی کە ئەم هەموو شتەشی بکەیتەوە ئەمە ڕاستەکە ئەمە ڕاز ناکات چوزانم وەکوتم وەڵاهی قسەکەی جەناب ڕاستە ینی خۆ پێش هەموو شتێک با ئێمە ئەگەر بەر لەوەی باسی یاسا بکەین باسی کۆمەڵناسی و دەروونناسی و ڕێکاری پۆلیس بکەین ئەو ئەکارش مرۆڤە وەکو مرۆڤە خۆ ئێمە ئەگەر خەڵکی وڵاتی خۆمانەوە میێوانە لێرە ئەرچی حکومەتە و ئەرچی کۆمەلگایەکە کەرامەتی بپارێزێ ژیانێکی بۆ دابینکە ینی بۆ نمونە من نمونەیەک لەسەر ئەوە دێنمەوە کوردێک لێرەوە دەچێت بۆ وڵاتی سوید نەکار دەکات نە خزمەتێک بە وڵاتە دەگەێنێ لە یەکەم ڕۆژەوە کە دەگاتە ئەوێ خۆی تۆمار دەکا موچەیەکی ماگانەی بۆ ئەبرنەوە بۆ ئەوەی دەستپان نکاتەوە ئەشی خەنەکەم پێکەوە ماڵێکی خەنەکەم پێکەوە ژیان ینی شتە سەرەتایەکانی ژیانی بۆ دابینەکەن ئەجا ئەگەر ڕاستە خەڵکێک هەیە هەژارە خەڵکێک هەیە پێویستی بە هاوکاری باشە لەنا ئەو یاسایی من تۆزێک شەنوکەی یاساکەم کردو ینی تۆزێک سیرمان کرد بەڕاستی لە بۆچوونی خۆمانەوەکو یاساکە ینی سەرباریەوەی کە جەنابە دەڵی تێبینیم لەسەر یاساکەشێ بەڵام لە یاساکە ینی زۆر خراپ نییە یاساکە مەسەرەن حتا باسیەوەی تایە بێ ئیشیان بۆ بدۆزرێتەوە حتا باسیەوەی تایە ئەگەر بەڕاستی فەقیر بێ موچەی بۆ بڕۆ بەڵام وەکو خۆی جێبەجێکرێ ئەخە مەسەلەن من ئەم یاسایە لە ساڵی 69 دەرچووە مادەیەکی تیا دەڵێ بۆ دادوەر هەیە لە بڕی ئەوەی کە ئەو کەسەی کە سوالەکە ڕەوانەی حەبسخانە بکە بۆی هەیە ڕەوانەی کارگەکانی فێرکارکردنی بکە بەڵام پرسیارێک لە جەنابەت و لە هەموو خەڵکی کوردستان ئێمە کارگەی وامان هەیە شوێنی وامان هەیە تۆ بینێری بۆی یعنی من نازانم لە 69 تۆ یاسایە دەرەکەی کەچی مادەیە لە مادەکانی ناتوانانی جێبەجێ بکەی لەبەر ئەوەی نیتە ئێستا تۆ بە منەڵی کاک حاکم دوای بەرنمەکە ئێمە بە ئۆتۆمبیل ئەدبینەوە بۆ ماڵی خۆت کەچی تۆ ئۆتۆمبیلی شت نییە لە ڕازگاکەت یعنی چۆن باسی شتێکەکەی کە دروستت نەکردووە باشە چەند شوێنی وامان هەیە ئەگەر ئەو شوێنانەمان هەیە ئەم هەموو بێکارە ئەم هەموو گەنجە بێکارە لەسەر شقامەکان کەوتووە یخۆ جارێ و گەنجانش بن فێرەکاری بکەن کە پیشەیەکی فێرکەن پێشتر هەبوو لە هەندێک شارێ هەبوو لە عێراق بەڵام ئێستا نییە لە هەرێمی کوردستان باوەڕ ناکەم شتی وایە باشە لە ماوەی ڕابردووە بەپیەوەی کە تۆ متابعات کرد بێ هەتا ئێستانی لە ماوەی ڕابردووە یەک کەس لەو سوالکەرانە بانکراون و تەوعێشیان کرابێ بەرەو چارەسەریا هایتر چوزانم پۆلیس ڕەش بجی گرتوێتی و تەسلیمی ئەوەی کردو ئێوەش تۆزێک هێشتو دانێتەوە لە گرتوخانەکان و دواتر بەربوون کەلیمەی ڕێژبگیر تۆزێ نازم لای من نایاساییە ینی حملەیەکەکەن بەڵێ خەڵکیەکە گرن ئەیهێنن ئیتر ئەوەی بەبەرکەوت بەبەرکەوت ئەو ڕۆژێ ئەوەی بەبەر نەکەوت بەبەر نەکەوت ئەیهێنن ئیتر هەنێکی بە تەدەخولات لەوانەیە ئازاد بکرێ هەنێکی دێتە دادگا وەها سۆزی حاکمەکە ئەجوولێنێ نەخۆشە پەککەوتێ ئەختیارە لەوانەیە هەر لەوێ ئازادی دەکە هەنێکی ڕەوانەی مووقوفیت دەکرێت چەند ڕۆژێک لەوێ ئەمێنێ و ئازاد دەکرێت ئەوەی تۆ جەنابەت باسێکی لەوانەیە شتێکی فەردی لە لای دادوەریان لە لای توێژەرێک ڕوو بدە بەڵام وەکو بەرنامەت نییە ئێمە باز لەوە دەکەین بەرنامەی دادگا و حکوومەت و پۆلیس و دەروونناس و کۆمەڵناس و دەستگا ئەمنیەکان بەرنامەی ئەم حکوومەتە چییە بۆ ئەوەی ئەو دیاردەیە ناڵێن بن بڕ بکرێت ئەم دیاردەیە لەوەتیم مرۆڤەتیدا مەزراوە هەیە لە ئاینەکانە باز دەکرێت دەڵێ ئەگەر کەسێ دەستی بۆ هێنای دەستی هانا یارمەتی بدە یای تۆ کاریگەری ئاینیش لەسەر تاکەکان هەیە بۆ ئەوەی هاوکاری خەڵک دەستخۆش کاک شوان جەنابتان ینی ڕێک بەڕێوبەرایەتەکەتان و بەشەکەت ڕێک پەیوەندیدارە بەم باسی ئێمە باسیەکەین ئێوە چیتان کردووە ینی ئێوە وەکو خۆتان بڕواتان بەو جۆرە لە ئیشکردنە هەیە کە ئیکەنێسا بەرامبەر ئەو کەسانی کە سوالەکەن سەرتا زۆر سپاس کە بەشداریم کرد لەو بەرنمەیە بەڵێ ئێمە وەکو بەش پۆلیسی ڕێکاری سەر بە بەڕێوەبەراتی پۆلیس پارێزگای هەولێر ئێمە بەردەوام مەفرەزەکانمان هەیە تزوال دەکەن لە هەموو تەرەف لایتەکان و هەروەها ناو بازار و مزگەوتەکان و لەو ماوەی 2 مانگی ڕابردوو ئامارمان لایە کە ژمارەیەکمان لەو سوالکەرانە گرتووە و کە هەندێکیان تەمەنیان لە سەروی 18 ساڵە کە هەمویان لە لای ئێمە پەراوی لێکۆڵیان بۆ کراوە و ڕەوانەی دادگا کراوە و ئیزراتی تەواویان لێ کراوە بەڵام ئەوانەی کەوا تەمەنیان لە خوار 18 ساڵیەوە ئێمە ڕاستە دەستگیرمان کردوون و تەسلیم بە بنکەی پۆلیسی نێوجوانمان کردە کە تایبەتە بەو سوالکەرانەی کە تەمەنیان لە خوار 18 ساڵەوە باشە ئێوە وتە ینی تەواو
ڕێکارەکانی خۆمان گرتوۆتە بەلای بەڵێ. ڕێکاری ئێوە چییە کاتێک کە سوار کەڵێک سوار کرێک ئەگرن بڵێ ئێمە چییە؟ ئێمە دەیانگرین پەڕاوی لە کۆلان بۆ دەکەینەوە ڕەوانی دادگا دەکەین ئەوەی تەمەنی لە 18 ساڵەوە بەسەر بێ بەڵام باش ئێوە بە بڕیاری دادگا هەم ئاگرن و بە بەڵێ. بڕیاری دادگاش ئەگەر ئازاد کرێ ئازادەکە بەڵێ لامانە ئێستاەوە من ئامارم لایە ئێوە دوومانگە ڕابردوو کە 133 کەس لەوانەی دەژیر پیاونکەوە لەوانەیە تەمەنیان لە خوار هەژدەوەن و تەسلیمی بە بنکەی پۆلیسی نەوجوانەمان کردووە و 76 کەس لەوانەی کەوا تەمەنیان لە سەرەوەی هەژدەن هەمویان لە لای ئێمە ئەوان پەڕای باش لەکۆلان ئەم بۆ سوورە کرا ئەم سوورە چۆن چۆنیە چکە من ێسا ینی بەڵێ. دوای بە دوواداچوونەکانی خۆمان ینی پۆلیسی نەوجوانانیش لە گرتوخانی نەوجوانە لە شوێنمان نییە کاکەم بەڵێ لەم لاوە بەرەڵاکرێنەوە یانی ئەمە سوورێکی چۆنەڵێها لە ئاسکەریا شتێکە بۆیان و ڕاو حەکەن یعنی لەم لاوە ئێوە ئایانگرنەوە لەم لاوە دادگایان نێرێتە نەوجوانان لەو نەوجوانان بەریانە کێشەکە چییە؟ ئەوە لێرە پێویستە وەزارەتی کار ڕقابەی کۆمەلایەتی هەیە چاودێری کۆمەلایەتی ڕێکخراوی منال پارێزیە پێویستە ئەوانە بێنە سەرخەت بە هاوکاری و هەماهەنگی لەگەر ئێمە چارەسەر ئەو کێشەیە بکەین ئێمە ئێستا وەکو پۆلیس بەتەنیا ویشە دەکەین ینی ئەو حاکمە بەڕێزی کە لە پاکێجەکەمانە قسەی کرد ینی ئەڵێ بەشێک لەو سوالکەرانەوە نە تەجروبیان هەیە و نەگیراون ینی ڕاستە پەڕە بە پەڕە یاساکانیان لەبەرەوە چۆن چۆنی خۆیان دەرباسکەن و چۆن چۆنی خۆیان ئەوە بکەن ینی کەواتە بەداخەوە لە وڵاتە ئەو سوالکەرانە فێڵی ئەو سوالکەرانە بەهێسترە لە ئەبێ وا بێسترە لە حکوومەت و بێسترە لە واسمان کرد مادەیەکە بە 300 مادەیەکی زعیفە پێویستە بە هەموار بکرێتەوە لە پەرلەمان ئەوانەش باش شارەزابوونا ئەوش چەند زۆرێک سوالکەرمان هەیە و غێر مباشرمان هەیە مباشرمان هەیە گەشتبینی بۆی ئەم دیاردێ چارەسەر پێ چکە من بۆ خۆم وەکو ڕۆژنامە نووسێک کە سەیر یەکەین ڕۆژ بە ڕۆژ لە تەشەنەی زیاترایە ڕۆژ بە ڕۆژ فێڵی ئەم خەڵکانە زۆرترە بێ و زیاترە بێ ڕۆژ بە ڕۆژ خەڵکێک کە بە دڵ بێ خێرێ بکات لە ڕووی دینیەوە و لە ڕووی ئینسانیشەوە ممارەسەی کارێکی ئینسانی بکە چاواشەترە بێ نازانی بە کلێنسێکەوە لە دەرگای سیارەکە تا نازانی بیکەیتەوە یان نەیکەیتەوە ئەیکەیتەوە هەستەکەی فێڵە لێک ئەگەر درۆ بکە و ئەگەر بەر نازانانی خەڵک دەزانی چۆنە من پێم وایە کە پۆلیس تەنها و کارێ دەکا وەکو مسەکەنێک وایە ڕاستە ئەمە ئەو کاتی دەیانگرین دەیانبین یعنی ئەو کاتی چارەسەر دەبی یعنی چۆل دەبی تەرەفلایتەکانە شوێنەکانە بەڵام لۆما ڕۆژێک تر بە کەفاالەت بەغرامەیە بەردەبن و بە هەمان شێوە دێنەوە سەریشەکەی خۆیان بەڵام ئەگەر هاتوو عیلاج بکرێت دەبی لەگەر وەزارەتی کارە بێتە سەرخەت چاودێری کۆمەلایەتە ڕێکخراوی منال پارێزیە پێویستەوانە بێن کەمپێک بکەنەوە ئەو منداڵانە دیسان بێنەوە ئەو کەمپی بەشداریان پێ بکەن و ڕاهێنانە پێ بکەن دووبارە بیان نێرو ناو کۆمەلگا ڕاست دەستخۆش کاک دانا دووبارە بەخێر بی وەکو با بڵین ڕێنمایکارێکی دەرونی ینی ئەم دیاردەیە من زۆر ینی ئەم شتە دووپاتەکەمەوە کە کەسێکەیە ینی لە ڕووی دینیەوە لە ڕووی ئەمە وڵاتێکی بەدینین بەڕاستی دین کاریگەری لەسەر زۆربەی تاکەکانی ئەم وڵاتە هەیە و بە دیوێکی تریشە هەندێک خەڵکەیە دینەکەی خستۆتە ئەو لاوەکو کارێکی ئینسانی ئەیە بۆ منە دەستی یارمەتی بۆ کەسێک درێژکا کە پێویستی بە یارمەتیە هەردوو زۆنەکە هەردوو جۆرە بیرکردنەوەکە ینی سەریان لێ شێواوە لەوەی کە ئایا کێشایانی خێرکردنە بەڕاستی یعنی ئایا ئەمە ئیشی ڕێکخراوێکی جددی نییە ئۆرگەنایزیانی ئەم شتە ڕێک بخە گرنگ نییە مەسەلەن حکوومەت بەشدار بێت لەوەی کە یەک ڕێکخراوی یەک پارچەی گەورە دروست کرێ بۆ ئەم دیاردەیە ینی بۆ نمونە من ئەگەر حکوومەت بمبیر لەواکەم و ڕێکخراوێک دروستکەم یەک بێچێ و خەڵکانە کە ئەژیرێ وەکو کاکشوان باسی کرد پەڕایەکی بۆ دروستکە ئەگەر مستحقی سوالکردنە و ئیتر ئیشی تری نییە وەرە مەعاشێکی بۆ بڕۆیتر لەسەر جادە لای بە و ئەگەر مستحق نییە تونگ یەکەم لە زیندانە بۆی کەیتر خەڵکی تر فێر نەبێ ینی ئەم ئۆرگەنایزکردنە ئەم ڕێکخستنە ئیشێکی قورسە لە ڕووی با بڵین بوارەکەی تۆ دەستەکانتان خۆش بێ بابەتێکی گرینگە لە ناوواقعی کۆمەلگای ئێمەوە زۆربەی کۆمەلگاکان و حاڵەتیدایە ئەمە پێشی باسیەوە بکەین دەبی دیاردەی سوالکردنەوەکو بەشێک لە کەلتور تەماشاکەن ئەو کەسانێک کە سوال دەکەن لە زۆربەی کەلتورەکان هەیەوە بوویتە بەشێک لە عادەت و ڕفتاری ئەو کەسەیە ینی زۆرێک جاری وایە زۆرێک بەلادان دادن بینی حراف دادنرێت ئەو جۆرە ڕفتارانی کە تاکان دەیکەن و ئیشکردن لەسەر و بابەتە پێویستی بە دەستکاریکردنی
زۆر بابەتێ لە ناو کۆمەلگادا سێ کوچکە کە ئێمە دەبی سێ کوچکەمان لە بەرچاوی تاکەکە خۆی خێزانەکە کۆمەلگا ئەو تاکە دەبی پەروەردە بکرێ و شار بکرێتەوە کە تۆ سوالێک دەکەی لە ناو کۆمەلگادا لانی کەسایەتی و دەرونی و ڕفتاری تو چی بەسەردێ و خەڵک چۆن تەماشای تو دەکات و خێزانەکە دووبارەیشی لەسەر بکرێتن ئەو خێسانە وشیار بکرێت ئەو منداڵان هینایتە بوون بۆ نان هینایتە بوونکەوە بچنە سەر شەقامەکان و زادەکان و شوێنەکان سواڵی پێ بکەن پێ دوایە لە کوردستانە تا ئێستا ینی باش چوویتە وردەکاری و بابەتەوە ینی خوانەی برێ ڕێکخراومان زۆرە ینی من بۆیە زۆر باسی ڕێکخراوەکەم ینی ماشەڵا وەک وەندێکەس باسیەکە ئەوەنە زۆر و بۆرن لە ژماردن نایەن ینی سەیری ڕێکخراوی ژنانەکەی سەر و سەوچل ڕێکخراوەیە سەیری ڕێکخراوی مناڵانەکەی نازانم چەنەیە سەیری ڕێکخراوی ژینگەیەکەی چییە کەچی ژینگە شەرۆکو خۆیەتی و دۆخی ئافرەتیش لە وڵاتە هەروەکو خۆیەتی و شتەکانی تی ژۆکو خۆیەتی هەڵبەتە زەربی سفری ناکەین بەڵام بەپی ژمارەکە کاریگەریان ئەو تۆ نییە پێ دوایە تا ئێستا ڕێکخراوەکان لە کوردستانەیە حکوومەتیان وەزارەتی مافی مرۆڤ ئەم شتەی جەنابتی کردبێ ئەوە دوو سێکوسکە باسی و خاڵەژەکەن سێکسکەی سێم کۆمەلگایە پاژەوەی کە وشاریەکە بڵاو کراوە ئەگەر زانیمان وشاری چارەسەری ڕفتاری و دەرونیەکان سوودینی لەو کەسە دەبی کۆمەلگا لە ڕووی قانون و ئیزراتە قانونەکەی خۆی بکات و بێ و کەسە فێرە ئیشی دەکە فێرە شتێک دەکە لە سزنەکان دایدەگری خزمەتی دەکە لە سزنەکان لە شوێنێک ئەوە لانی دووە ئەو خاڵێکە پەیوەندی بە ڕێکخراوەکانەوە هەبیتن ڕاستە ڕێکخراو زۆرە و ژمارە ڕێکخراوەکان لە فەرمانگە ڕێکخراو ناحکمیەکان سەروی ڕەنگە 2000 و 3000 ڕێکخراوی بەڵامیش بە پارە دەکرێت بە مادە دەکرێت زۆر ڕێکخراوەیە فکری باشیە زۆر ڕێکخراوەیە ئەندام و لایەنگر و دۆستی زۆر باشیە هەر خۆمان ئێمە ڕێکخراوێکمانە لە بواری دەرونی سنتێرێکمانە ئیش تێدا دەکەین فکرێکی وامانە کە ئیژە سەر و بابەتە بکەین بەڵام پێویستی بە هاوکاریشی باشەیە کە تو بتوانێت هەرێکێک لە گەڕەکانی شاری هەولێر ناویشی دیاریکراوی هێنامێ ناوەکەم تەنیا شوێنی و کەسانە کە سواڵی تێدەکەن نیشتە جێبووی ئەو شوێنن ئەنێ دوێ بچێ ناو ئایلەکان بچێ ناو خێزانەکان ئاسی ڕۆشنبیری دەرونی و تاکراوە تا ئێستا بە بۆ تا ئێستا نەکراوە دەبیچین ناو خێزانەکان دەبی دایک و باوکان دوو سێسێ لە ڕێنمایەکی بە کۆمەڵی بە گروپ لەگەڵیان دابنیشی لەوێن دەرمافەکانی منداڵیان پێشنا بکەی دەبی لەوێن دەرفێرە شێوازەکانی بەخێوکردن و پەروەردەکردنی منداڵیان خێزانانی کە جەناب باسیەکەی لە زۆر شارەکانە یان ئێمە من نامێ ینی ئەم جارە بەگشتی لەسەر مۆزۆی سوال قسەمان کرد ینی من نامێ بچمە دەرگای مناڵانەوە ینی هەندێک خێزانەیە لە کوردستانە بازرگانی چێجگار گەورە بە مناڵەوە کات ینی دروست من هەندێک برادر پیان و توین ڤیدۆشیان بۆ کردوین ینی ئەڵێ بەیانیان سعات 4 و 5 و 6 بە پاس دایانەگرن مناڵەکان ئیتر بەرەڵای ناوبازار و سوالکردنیانەکەن و ئێواران هەڵیانەگرنەوە جا قسەکە ئەوەیە ئیشی چیە بیکەیان ئێمە ئیتر بە هەر ئەوە نەکڕوسینەوە ینی با تۆزێک ئازیێتیان بین ئەگەر حکوومەتە با ئازیێتی بین و شعوری برینارکەین بە بۆکەوەی کە ینی چەند ساڵە ئەم هەر باسی هەش دیاردیەکەکەین هەر سیرەکەی نەکراوە ینی تۆ جەنابەت ڕێنماییکارێکی دەرونیت بەڕاستن ئەوە تا پرۆژە و پێ و فکرەت هەیە بۆی کە ئەم شتە چارەسەر بکرێت تیمێکی بۆ دروستەکەی 5 ڕێکخراوی بۆ دروستکە ینی حکوومەت چنە و گەڕەکانێک لێەوە دەست پێ لە خێزانەکان سوار وەرە منینیان کە تا پاچانەکەی تۆ لەوەی کە مناڵ دروست نەکراوە بۆی کە تۆ سوالی پێ ئێمە فکرێکمان هەبوو ڕاستی بچین لەو شوێنانی کە سوالەکان ڕاستی کۆمەڵک ڕێگر هەیەکێک لەو ڕێگرانە ئەوەیە کە ئیمکانێتەشی دەوێت ینی بۆ نمونە ئێمە بچینە ئەو شوێنانی کە سوالی لێ دەکەن سەر شەقام و ترافلایتەوەکەن قسان لەگەڵ کوین ئیسیبیانێکمان ئامادە کردی ئێساژ سپیانەکەمانێک کۆمەڵک پرسیارنامەیە زانی ئەو کەسە لە ئەسنای سوارکردن تووشی چ جۆرە دەست درێژیەک و ئیهانەکردنێک و شتێک بوویتەوە و ئەوانە تۆمار بکەن و ڕێژەکانیان بزانین سەتا چەند ئایا لە ڕووی دەرونیەوە هەست بەس نەخسێک دەکات لە ڕووی ڕفتاریەوە فێرەسە ڕفتارێکی لادەرانە بووە ئایا کەس دەست درێژی بە قسە بە دەست بە ڕفتاری سەر کەس تەکلیفی لێ کردووە کەس بە پارە هەڵی خۆستۆتەوە ئەوانە 2000 کە بووە داتاک لە بەردەست تۆ دەچی خێزان بە خێزان لەگەڵیان دادەنشی دوو خێزان سێ خێزان تەنیا باوکەکان تەنیا دایکەکان لەگەڵیان دادەنشیت لە شێوەی کورتە ڤیددیوەک ئەنیمەیشنێک ئەو شتانەی پێدەڵی بەداڵەکە تووشی منداڵەکەت ئەتوکە منداڵەکە دەنێرێ سەر شەقام سەتا ئەوەندەی تووشی دەست درێژی بنە سەتا ئەوەندەی تەکلیف لێکرای سەتا ئەوەندەی تووشی کاری لادرانە بووە ئەتوو بۆ پارە کۆکردنەوەی دێنێ بەڵام لێوێن دەرلایەن کەسانی تر فێرە مادە هۆشبەرەکان کرا لێوێن دەرفێرە بابەتی فلان کرایە فێرە دزی کراوە فێرە یعنی ئەو شتانە دەبی لە بەرچاوی خێزانەکانەوە گەورە بکرێ و خێزانەکان ئەگەر چیتان بۆ بکرێت دەسەکەن بۆ پرۆژه ینی بە حکوومەتی بڵێ ئەگەر چیتان بۆ بکرێ ینی ڕێگریەکان چی بوو تا دەستکەن بۆ پرۆژه یەکێک لەو ڕێگریانە لایەنە مادیەکەیە گەر بێت توێستاکەی مەلانی کەسێک نەبوو پارەتان باتێ بۆ ڕاستی یعنی بەداڵم کەس ینی بۆزارەت هێشت بەداخەوە زۆربەی کۆمەلگای ئێمە لە ڕووی هاوکاری NGO ڕێکخراوەکانەوە هاوکاریەکی وان ناکەن ینی ئێمە تەقدیمی زۆر شوێنمان کردێکەوە بتوانین سپۆنسەرێک بۆ بابەتە پەیداکەین
جێی دەستخۆشە کە مزگەوتێک دروست دەکەن ئەمە خۆمان کەسێکی ئیمانداری و بڕوامان پێ دەستیان خۆشبی بەڵام دەکرێت دە مزگەوتی تر دروستکەن کە دەیان کەسایەتی دروست دەکەن کە دەیان کەسایەتی لە ڕفتار و لە لادان تۆزێک تەحەفوزێک کرد بەڵام من ینی وەکو ڕۆژنامە نووسێک تەحەفوزیەوە ناکەم ینی تۆ ئەوە دا بە منکەوە بڵێم ویستی شت ئەمە بڵێ یانی ئەمە قسەی زۆرێک لە خەڵکان ینی من بە بۆ بەڕێزانە ئاڵێم بەو سەرمایهدارانە ئاڵێم بۆ سەرمایهدارە دیندارانە ئاڵێم کە هەموو فەلسەفەی فکری ئەوان پیان وایە گەورەترین خێر ئەوەیە کە مزگەوتێ بکرێتەوە لە گەڕێکێکە کە 12 مزگەوتی تریتیایە بەڵام دەستبردن بۆ ینی هاوکاریکردنی ڕێکخراوێکی لەو جۆرەکە ینی نزبەی هەندێک خێزان کەم کاتەوە کە لەو ینی وەکو شەرپەنجە وایە کاکە ئەم دیاردانە کارگەیەکن بۆ دروستکردنی مناڵی داماو یانی مناڵانە تەواوی کەساتێک دروست دەبێت لەو منداڵە لە داهاتوودا کەساتێکی داڕوخا و کەساتێکی بێمتمانە بەخۆبوو کەساتێک پشت بە خەڵک بەستوو کەساتێک کە زوو ئیستەغلال دەکرێت زوو دەسەوسێنرێتەوە زوو بەکاردێنرێت ئەگەری هێلو کردەوەی تیرۆریستی مادەی هۆشبەر کۆمەڵک بابەت ئەوانە بەکارێنەوە بە مامۆسایانی ئاینی هیوادارم ئەفوکە هیوادارم ئەو مامۆسا بەڕێزانەی کە چەند مامۆسابینەری ئەم بەرنامەیە بۆ خۆتبەی ئەم جمعەیەکەیەتەوە بیکا بۆی کە بەو سەرمایهدارانە بڵێ بۆ دەوڵەمانانە بڵێ زانم خۆ بەشێکیان وابزانم لەبەر مۆزۆی زەری بەوشت مزگەوت دروست دەکەن لە بروی هەر بە یاساکۆنەکە حاکم پێما بێ وایە بە یاساکۆنەکە کەسێک مزگەوتێک دروست کات ئیتر لە زەریبەی خۆشە بێ بەڵام ئەوی کە بەدڵ ئەوێ خێر بکات ئەوەی کە بەدڵەوێ خزمەتی دینەکەی بکات ینی بابیر لەم جۆرە پرۆژانە بکاتەوە بابیر لەوە بکاتەوە ڕەنگە جەنابتان ئەگەر $10,000 $20,000 لەبەر دوو دەفتەر دۆلارە کات بە زمانە بازارەکە ینی دەستانە کرد بۆی شەلانی کەم خۆ 20 خێزانتان ڕزگارە دەماتوانانی بەشداربن ئەوە تەنیا ئەوە نیە بڵین ئەوانەی کە مزگەوت دروستکە نەخی زۆر کەسترێ پرۆژەی لە ناو کۆمەڵگەوە زۆر پرۆژەی زۆرا زۆر دەکرێت و ئەوانیش دەتوانن بەشدار بن لەو بابەتە ئەوانەی کە لە ڕووی ئاینی و ڕەنگە ئەوان ئەرکێکیان جێبەجێ کردبی ئەمە نامانەوێت پەنجەی ئەوە بۆ ئەوان دروستکەن بەڵام خەڵکانی تریشان لە ناو کۆمەلگا دەتوانن بەشدار بن لەو پرۆژەیە مە بەستمان ئەو پرۆژەیە پێشەوەی ڕەهەندێکی یاسایی و گرتن و ئەشکەنجە و دابڕانیە بە کۆمەڵگا دەبی لە ڕوانگە کەساتی و دەرونیەکەەوە سەری و هەستەکەم هەندێک لەوەشمان کردوانی هەندێک ڕەنگە بێویژدانی بکەین لە بەروی کە یەکسەر ئێمە لەگەڵ پۆلیس قساکەین لەسەر لەگەڵ دادگا قساکەین بەبێ ئەوەی ئەم خێزانانە کەسێکی وەکو بەڕێزت هاتبێتەوە ئەیشام کا بڵێ کاکە جانەمەی ئێوەی کەن غەڵەتە ڕەنگە هەرێک لەو خێزانانە بێتە بەر دەمی شەکشەکەی جەنابە تۆ بڵێ ینی پێت بڵێ جەنابی حاکم تا ئێستا کەسێک ئەم ڕێنمانی پێ نەوتوم چۆنی پێ دوایە دەست بکەین بە چارەسەرکردنی ئەم دیاردەیە بەر لە هەموو شتێ سوالکەر مرۆڤێکە لەوانەیە لە ژێر فشارێک دەستی بەو کارە کردێ دواتر وەکو پیشەیەکی داهاتووە چەند ڕێکخراوێک هەوڵێک چەند هەوڵێکیاندا چەند مناڵێکیان کۆ کردەوە لە سەرزادەکان وەرە ئێمە مانجی 50,000 پێدەین بڕۆ بۆ قوتابخانە ئەو مناڵە بە دوو ڕۆژ 50,000 پیاکە مەسەن تۆ مانجی 50,000 پێدێ ئەوە ڕاهات وەکو بڵێ وەکو احتراف پیشەیە جوان شیت کرد یعنی تۆ ئەڵێ وەرە بە 50,000 ئەوە مرۆڤە ئەبێ بەر لەوەی دادوەر و پۆلیس و ئەم شتانە بینی کللتوری خەڵکەکە چاک کللتورەکە غەڵەتە خەلەل لە کللتورەکەیە دەسەڵات دەبێت ڕۆڵی خۆی ببینێ ینی من میسالێ دێنمەوە ساڵی 2006 2007 بوو ئەو کات بودجەی کوردستان بودجەیەکی باش بوو هەرێمی کوردستان کە لە بەغاوە هات باشە مەسەن وڵاتێکی وەکو ئوردن بودجەکەی 5 ملیارد ساڵانە 5 ملیارد دلار بوو هی کوردستان 9 ملیارد بوو دادوەرێکی ئوردنی من سەردانی ئوردنم کرد خولێک هەبوو داواتمان کردەوە هاتەوە لێرە خولێکی ترمان کردەوە بە کە جەولەیەکی ناو هەولێرمان کرد لە ترافک لایتەکان هەر ترافک لایت و 6 مناڵات ئەوش بە پێکەنینەوە سەیری کرد وتی هەرێمێک بودجەکەی 9 ملیارد دلار بیام هەموو سوالکەرەی هەیە منیش بە سەر سوورمانێکەوە پێم وت بۆ لە وڵاتی تۆ سوالکەر نیە وتی با یەک سوالکەر هەیە یەک سوالکەرەیە وتی بەڵێ ئەویش پاشای ئوردنە دەچێت سوال دەکا ئەیهێنێ ملەتی پێ بەخێو دەکە ئەم قسەیە مەغزایەکی سیاسی هەیە زیاتر ئەبێ لێم تێبگەن هیوادارە من تانەوتەشەر لە کەس نادەم بەڵام وڵاتێکی وەکو ئوردن نەنەوتی هەیە نەئاوی هەیە خۆتان نەزانن دەریایەکی ئەویش مردووە دەریاکەشی هەر بە ناوی بەحر المەیتە ئاوی خواردن ئەکڕێ نەوت وەرەگرێ کەچی پلانێک هەیە سیستەمێک هەیە وڵات بەڕێوە بە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی من ڕێزم هەیە من خۆم ئەندامی دەستەی باڵای یەکێتی مافەرۆرانی کوردستانە بە هەزارەها ڕێکخراو هەیە لەم وڵاتە
حاشا لە ڕووی هەنێکیان ئەتوانم بڵێم هەنێکی لەو ڕێکخراوانە سوالکەرە بۆ پارە پێیاکردن هاتووە بۆ خزمەتکردن نەهاتووە ئەو پارەی لەو ڕێکخراوانە سرف دەکرێت لە کرێی بیناو لە ڕاتبی موچەی مۆزەف و کە هەمووی پێشتر وەزیفەی هەیە ئێواران ئەچێت دەوامەکە ئەگەر هەر ئەو پارانە دابەشی خێزانە هەژارەکان بکرێت لەوانەیە ڕێژەیەکی زۆر لەو خێزان هەژارانە سودمەند بێت ڕاست خۆ هەر هەمووی فێڵباز و قۆڵبڕ و دڕندە نییە ئێمە با وەکو دیاردەیەکی کۆمەڵایەتی لەگەڵی بجوولێنەوە من ڕێزم هەیە ینی من بڕیارمدا بوو چیتر بەشداری لە هیچ بەرنمەیەک نەکەم لەبەرەوەی هێمە هەر قسە دەکەین و وەکو جەناب دەڵێ هیلایانی پەیوەندیدار نایەتە سەرخەت جاران ئەمانوت پێش ڕاپەڕین و پێش گۆڕینی سیستەمی سیاسی لە عێراق دەست و دەمی خەڵکی بەسترا بوو بۆت نەبوو بنووسی بۆت نەبوو قسە بکەیت ئێستا لەخوا بە زیاد بێ دەست و دەمی خەڵکی کراوەتەوە بەڵام بالمقابل جۆ و چاوی دەسەڵات بەسراوە تۆ هەتا بەیانی باز بکە من بە خۆشحاڵیەوە بە خۆشحاڵیەوە پێتەڵێم ینی خراپە نەکردووە کە بەشدار بووی لە دەروون لە بەرەوەی ئێمە فشاری ئەوە بەڕاستی کاک دەروون ینی منەوە دووەم جارە بێمە بەرنمەکە هەرچەندێم کە باسی داردەیەک دەکەین دەبینین وەکو خۆت و تت مراوە حەکەینەوە ئێ باشە قسەکانمان بەس بۆ مجرڕەت قسەیە بەس بۆیە بەرنمەکەی کاک دەروون بەڕێوە بینیان چارەسەری کێشە ئێمەفرۆزیبی دەروون و دیاردا ئێمە چەند لە بۆ ئەم کاتژمێرە ئیشەکەین کە بەرنامەی یا تۆمارەکەین ئەوەندەش لە پشتی بەرنمەکە ئیشەکەین بۆی کە و دیاردانە مێژووی بەرنمەکەش پەیوەستن بەم کارە متابعی بەرنمەکەکەن ئەڵێن بەڕێز کاک مقدم سیودیا ئەو بەڕێزە دەروون ناسە کۆمەڵ ناسە ئەتوانم بڵێم لە 1970 بەرنمەکانمان دوا بە دوای خۆشببختانش ینی بۆیە ئەنجامەکانی ڕاگەینی نێمە بەرلەوە بەڵام قسەکەی جەنابەت 100% تەواوە ینی قسەکەی جەنابەت 100% تەواوە ینی بەداخەوە ڕەنگە هۆکار بەشێکی ینی خاوخلیچی لایانی پەیوەندیدار و حکومت بێ لە وڵاتە بەشێکیشی لاوازی میدیاکان بێ کە نەتوانن دیاردەکان وەکو پێویست بگەێنە شوێنی خۆی تەنها بۆ ڤیۆر و بۆ لایک و کۆمنت بەردامە دروستکەن کاری ڕۆژنامەگەری تیژە خستنە سەر بابەتێک نییە دەبێت متابعی بکات لەگەڵ چارەسەرەکەیە بڕوە ڕاست من بابەتێکە و ڕۆژێنم و ئەڕۆم بەجی دێلم نا دەبێت چارەسەری بۆ بدۆزنەوە مەسلەی سوالکردنیش دیاردەیە کە هەیە لە هەموو وڵاتان هەیە بەڵام شێوازەکەی جیاوازە باش لە هەندێشێن ناویان لێ ئەڕنن لە هەندێشێن شتیان پێ ئەڵێن لە وڵاتە ئیسلامیەکان بە خەڵکی هەژار لە قەڵمی دەدەن دەکرێت ئێمە سوود لە بەرنامەی وڵاتەکانی تر وەرگین قەیچێکە با لەو بوارە سوودی لێ وەرگین دەکرێت بەرنمەیەکی تۆکمە چەند کەسێکی شارەزا لە یاساناس و کۆمەڵناس و پیاوی ئاینی و پیاوی ئەمنی دابنێ ئەوانەی کە خیبران هێلەوە چۆن پلانێک دابنی کۆنتترۆلی خۆ هەر هەمووی هەر ساختەچی نییە هەنێکی نەخۆشی هەیە هەنێکی هەژارە ڕێزم هەیە پێشمەرگە کە بە خوێنی خۆی ئەم وڵاتی ئەپارێست هەژارترین کەس بوو لە وڵاتە ڕاست پێشمەرگەیەک بە موچەی 400 500 چی بدا بە کرێخانی چی بدا بە خێزانەکەی چی بدا بە مناڵی بەداخەوە وێنەکەشمان بین ینی لە سوۆشال میدیاوە لە 1-2 ساڵی ڕابردووە بینیمان ینی لە بەردەمیەکێک لە مزگەوتەکانە بەجلی پێشمەرگایەتیەوە هاتبوو داوای هاوکاریەکە لە کاتی ئەزمەکە چەندین جار من بۆ کاتی داوام ڕۆیشتم پۆلیسێک هاتووە دەستی نەم ڕاگردۆ نەیزانیەوە من کارم چێ سوار بۆ لەگەڵم توتی لە فلان بنکەی پۆلیس داوامەکەم وڵی پاری تەکسیم پێ نییە بڕۆم بۆ دەوام ئێنەش چم غایی بەدرێم مەسەلا ئێ باشە نازانم ینی تۆ وەکو داواکاریەکی گشتی پارێ بدەیتێ یان نەیدەیتێت تۆ پارێ دەیتێت تەژدیەکە یان بۆیە هەمومان بەرپرسیارین میدیا حکومت دەسەڵات پیاوانی باسی وەزارەت و باسی حکومەتمان کرد هیوادارم بەرنامە هەبێ دەستخۆش زیا پترۆسم لەگەڵە سەرۆکی دەستەی مافی مرۆڤ لە وەزارەتی مافی مرۆڤ کاک زیا سڵاو لێ بێ خۆشحاڵم بەشدار بووی لە بەرنمەکەمە کاک زیادیشەکە لەو کەسانی کە زۆر متابعی بەرنمەکە کات و بۆ هەندێکیش لە دیاردەکان کەمپین و پرۆژەی خۆیان هەبوو بەرەو چارەسەرکردن کاک زیا گوێت لە بەرنمەکە بوو گوێت لەم بەڕێزانە بوو دیاردەکە ژوازەحە لە کوردستانە کە دیاردەی سوالکردن ئێوەش وەزارەتێکن پەیوەندیدارن بەم باسەوە چیتان کردو ئێوەش هەروەکو خەڵکیشی هاوڵاتیەکی ئاسایی کە سوالکەرێکە بینن پارەی ئێنەیە چیتان کردو بۆ ئەم دیاردەیە چیتان کردو بۆ چارەسەرکردنی ئەم دیاردەیە چکە پێم وانییە بەرەو چارەسەرێکی جدیتان برد بێگە بەرەو چارەسەرێکی جدیتان بردووە بۆ دۆخەکە ڕۆژ بە ڕۆژ لە زیادکردنایە و ئەگەر چارەسەریشی ناکەن ڕێگریەکان چیان وەکو وەزارەتێکی گەورە و گران لە کوردستانە
نتوانن ئەمە چارەسەرکەن کێ چارەسەری بکەن فەرموو. سڵاو بۆ بەرنمەکەت و سڵاو بۆ میوانە بەڕێزەکانت. بەڕاستی ئەم بەرنمەیە تەوەرێکی زۆر گرنگە ئیمڕۆ کە پێویستە بایەخی زۆری پێ بدرێتن لەبەرەوەی کە خەلک بازەکەن ئەڵێن سوالکردن، بەڵام من پێناسەی ئەەکەم بە حالەتێکی زۆر خراپ و مەترسیدار و هۆکارێکە بۆ تێکدانی کۆمەڵگا بەڕاستی چونکە بوویتە دیاردە. ئەم مەسلەیە ئێمە وەکو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ ماوەیەکی زۆرە ئیسیمامێکی گەورەمان کردووە و بە تایبەتی پاش 2014 چونکە ئەم دیاردەیە بەرەو زیاد بوون ڕۆیشت لەبەر چەند هۆکارێک کە ناسراوە لە لای هەمومان بە تایبەتی کە وەزعی ئابووری هەرێمی کوردستان بەرەو خراپڕۆ بوو و هەروەها بوونی پەنابەر و ئاوارە لە پاش شەڕی نەخۆزراوی داعش کە لە ڕووی کردە هەرێمی کوردستان هۆکارێکی سەرەکی بوون کە بە ئەم دیاردارە بەرەو زیاتر بڕواتن، هەروەها زیادبوونی ڕێژەی بێکاری و هەژاری لە هەرێمی کوردستان ئەویش هۆکارێکی سەرەکیە. لەبەرەوە دەستە بە بەردەوامی لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان و بە تایبەتی لەگەڵ وزارەتی ناوخۆ پرۆژەکمان هەبوو کەوا ئێمە پۆلیسی کۆمەڵایەتی دروست بکرێتن و فعلەن توانراکەوە بەڕێوەبەرایەتیەک دابدرێ ئێستا لە وزارەتی ناوخۆ هەیە، بەڵام کارەکەی ئەم بەڕێوەبەرایەتیە تەنها ڕۆشنبیریە. اینجا دێین بۆ ئەم دیاردەیە چۆن چارەسەر ئەکرێتن دەبیعی ئەمە ئەبێ بە یاسا ڕێک بخرێتن. یاسا لێرە بە دوو شێوازێک مامەڵەی لەگەڵ دەکات. ئەم حالەتانەیەکەوە حالەتێکی کەسایەتیە لە حالەتێکی نەبوونە یان هەژاریە یان ئەوەیەکەوە بێکارە، ئەمانە بە پێی یاسای سزادانی عێراقی مامەڵەی لەگەڵ دەکرێت لە مادەی 309 بە تایبەتی ئەوانەیە کە لە سەروی ئەمەشدا بەشی کردو، ئەمانەیە کە خواروی 18 ساڵن و ئەمانەیە کە سەروی 18 ساڵن. لێرە ئێمە ئەگەر سەیری ئەمە بکەین یاسای سزادانی عێراقی کە 1 مانگ بۆ حالەتێکی ئەماندانەوە یاخود 3 مانگ، ئەمە بە شێوازێکی مرۆڤانە مامەڵەیان لەگەڵ دەکا و ڕێکارەکانیش تند نییە لەبەرەوەی ئەوەی کە ئەگیرێ بەم تاوانە چونکە بەڕاستی یاسای عێراقی دیاردەی سوالکەر بە تاوان ئەژماری دەکاتن، دێتەنها پشتگیریەتی لێوەردەگری یاخود تەعهودێکی لێوەردەگریکەوە ئەمە دووبارەنێکە، بەڵام تا ئێستا حکوومەت و لایەنی پەیوەنددار ڕێگایەکی توکمەیان نەبینیوە بۆ نەهێشتنی ئەم دیاردەیە و دیاردەیەکی ناشرینە وەکو وتم سومعەتی کۆمەڵگا تێک دەداتن. دەستخۆش کاک زیاد دەستخۆش. کاک شوان ئێوە بۆکو خۆشت ئاماژت پێبا ینی ئێوە بە بڕیارێک دەسەکەن بە دەستگیرکردنی ئەم خەڵکانە دوجار ئێوە تەسلیمی دادگایەکەن و دادگا خۆی چۆنچۆنی مامەڵیان لەگەڵاکایکە ئەم دۆخە ئەم جۆرە لە مامەڵەکردنە بۆ ئەم دیاردێ پێ وایە چارەسەرەیە ئەبێت تەکنیکی ئیشکردنی ئێوەش بگۆڕێ. ئەمە جیاتەکی تەنفیزینە ئەوەی لەسەرمە وازبە ئەو سوالکەرانە دەستگیر بکەین بە هەمان شێوە پەڕاوی لێکۆنیان بۆ بکەین و بدەین لە دادگا، بەڵام وەکو باسم کرد ئەومە چارەسەر نییە، دەبی بە دوچوون بۆ ئەم کەیسانە بکرێ ئایا ئەوانە مستحقن و هۆکاری چییە کە هاتوونە سەر شەقام. ئەمەش لەلایەن چێ دەکرێت وەزارەتی کار هەیە کە خۆشت باش دەزانێتەوە لەوانەیە کە تە پێشتاوی لە تەرەف لایتەکان زۆربەی منداڵەکان کرێنس و هەر شتێکی تر کە دەفرۆشن. ئایا ئەوە وەزارەت کار لەوەی بەرپرسە بابێ ئایا تەمەنی چەندە لە 18 کەمترەوە کاری پێ دەکا، ئەگەر کاری پێ ناکەوە سوال دەکا، بە هەمان شێوە لە هەردوو لایەن هەر مخالفە بۆ چارەسەرکردنی ئەوەتان جیا کردوەوە با بڵین سوالکەر و هەندێک لەو ئافرەتانەی لەگەڵ ڕێزمانە وکو لە وێنەکانە هەیە و ڕۆژانە شەمومانەی بینی تربانەی شارینەوە، یعنی جۆرێک لە شفرۆشی ئەبینین، ینی جۆرێک لەوە ئەبینین لە ترافیکەکانە ئەوەستن یا لاندێک شوێنی خۆیان هەیە لە شارەکانە ئیتر شۆفێرەکان بۆیان خاوەکەنەوە و چوزانم دەستبازیەگەکەن و هەندێک قساکەن و نازانم لەو کەیسەمان زۆرە لامان هەبووە ئەوەتان جیا کردوەوە لە سوالکردن یا هەر یەک پاکێجە کامە بەڕاستی لە وەکو باسم کرد بۆ ڕووپۆشکردنی کێشکەیتی بۆ ڕووپۆشکردنی ئیشەکەیتی بڵێ ئەمە ئەگەر بەخۆی جەنابی دادوەریش لێرەیە دەبی بسەلمێندرێت کە ئەو کارە دەکا دەبی بسەلمێندرێ
ئەو کارە دەکات ئەو مادەی وەکو پۆلیس یانی بەڵێ. پۆلیس ناتوانن بیسەلمێنن ئێمە بە دواتچوونمان کردیە بەڵام کەسی واشمان لە لای هەیە ینی من ئەوە هەمیشە ئەو دووباراکەمەوە کاک دانا ینی کاک حاکم بەڕاستیە بێت دان بەوا بنین جەنابی شخۆنە ینی هەستەکەی وەکو یاساکان وانی لا یازال هەتا ئێستا من بەداخەوەندێکی زێمە خۆمان یین چۆنەڵی خۆمانە بین بە مودعی بەسەرکەیسەکەەوە بۆی کە چارەسەر بێت بابەتەکان وەکو جەناب بوت ئێمە تۆزێک جیاوازی شەکەین تۆزێک خۆمان هیلاکترەکەین لە بەرنمەکە یعنی سیرەکەی داواکاری گشتی داوای ئەوە لێکایە دادوەرە بەڕێزەکە داوای ئەو لێکا بە سیدیەک ئەوم بۆ بێن ئەڵین بەڕێزەکەم ئەو شتی ئێمە باسیەکەین هەر ئاوا لە یوتوبەکە بخە بەردەست ئاوا بکە 200 لایتر تۆ بۆ پەنابیتە بەر سیدیەکی شەق و شڕی من ئای لی نایە ئەی لی تەسەور کە ئێمە ئەو کێشانەمان زۆر ینی پێڵین بۆ ئەو تەکنیکە ناگۆڕنیانی تۆزە تەکنیکی ئیشکردتان بافراوان بێ ینی من بە پۆلیسی هەرێمی شەڵم بەڕاست ینی تەکنیکی ئیشکردنتان پێویستی بەگۆڕینە بەڕاست ینی تەکنیکی ئیشکردنیەک نەتوانن ئافرەتێک کە لەسەر جادەیەک سواڵەکات جیایکەنەوە لە ئافرەتێک کە لەسەر جادەیەک لەش فرۆشیەکات ینی زۆر ئاسانە ینی ئێمە ئەگەر تیمی دەروون و دیاردە و تیمی بەرنمەکە گەر تۆزێک خۆمان هیلا کردایە ینی بەڵگەمان ئەیانە دەستیانی بەڵگەی تر تەسویرمانە کرد کە ئەم زەلامە فلان سارە ئەیبا زووممانە کرد کە ئەم سەر شۆفێرە چیەکە لەگەڵ ئەم ئافرەتاوە نیە کاک دەروون ئەوەی کە باسیەکەی بەڵێ ئەوە ئافرەتە ئەوە لەوانەیە تەنها یەک دوو قسە لەگە دەکا و پارەکەی دەداتێ ئەوە نییە کاوەی تۆ باسیەکەی ئایشی خراپی لەگەر دەکەیان لەگە ناکە تەنها لەوانەیە وەکو باشە ئێوە ئەگەر سوالکەرێکە بگیرێ لای ئێوە بەڵێ ئێوە تابان تاقیقات ئێوەیکەن نەتیجەی تاقیقەکەی ئێوە ئەیەن بە دادگاوە نیە یعنی ئێوە چۆن ئەتوانن بزانن ڕاستەکە یا درۆکە ئەمە ینی ئێوە ئەو محقیقەکانتان بەسەر بۆ نمونە توێژەرێکی کۆمەڵاتی دائنیشێ لە ڕووی کۆمەڵاتی و سایکۆلۆجیۆ لەگەڵ ئەم کەسە یانی تر ئەوەی دەمی وەرەگرن ئەوەی دەمی ئەمە وەکو باسم کرد لە سەرەتا پێویستە توێژەرە کۆمەلایەتی بێ پێویستە هەر ڕێکخراوێک بێت لەگەر ئێمە بەشداری بکە بۆ بە دواتچوون بۆ دو ئەو کەیسە ئایا ئەوە فعلەن حەقیقەوە سوال دەکا یاخود کەسە دەستی کورتە هەر شتێکی تر ئەمە تەنها ئیفادەکەی وەرەگەمە زیاتر تەنفیزینە و ئیفادەکەی وەرەگرین و لە دەمی خۆیەوە بەر لە دەمی خۆ کە سوال دەکات و دەیدەنە دادگا دەست خۆش کاکدانە ینی تحقیقکردنێک ینی لەسەر ئەساسی دەمی کەسێک کە ئەگیرێ پێ دوایە چۆنەڵی دروستە بۆی کە بیکەی بە پەڕایەک و بیبیتە بەردەمی دادگا سەرچاوەکانی کۆکردنەوەی زانیاری زۆرن یەکێک لەوانە تێبینین دوو مقابلەیە ئەمە دەتوانین لە ڕێ مقابل ئێستا ئێمە وەکو خۆمان وەکو لایەنە دەرونی کۆمەڵاتێکە دەتوانین لە ڕێگەی پسپۆران و ئیسیبیانێک پرسیارنامەیەک دروست بکەین کە ئەو کەسە دێتە لا ئێمە لە ڕێگەی دەدوازە پرسیارێک و لی بکەین ئایا ئەوە چنیازێکی مە بەستێکیە ئایا لەش فرۆشە ئایا بە هۆکارێکی مادیەوە توشکرا زیرەکتر بن لەو بزەبت ئایا بە چ شتێک توش بووە ئایا دەوافعەکە چییە پاڵنەرەکە چێکەوە ئەو ئیشە دەکە ئایا لانە مادیەکەیە بۆ بەشەشی زۆری ئێمە تەسەوڕ دەکەین لانە مادیەکە بووە هۆکاری دووەم سەرەتا دەتوانین بە کێشەیەکی دەرونی ڕەفتاری لە قەڵەمی بدەین ئەو کەسانە زۆر زار ناو کۆمەلگا دەبیستین دەرین فەقیر عیزت نەفسی هەیە کوردەواری زۆر زار ینی ئامادە نیە بچێتە سەرجادەیەک و زۆر کەس هەیە نەخۆشێکی هەیە ینی ڕەنگە زۆر لە خۆی کە تا دەسی لە پێش مسکەوتێک تەنیا ڕەنگە بەرماڵەکە دابنی خۆشی ڕانەوەستێتن بەس بە مامۆستای ئاینەکە بڵێ شتێکی وایە خۆی دوور دەکەوێتتان نەیناسن نەیبینن ئەوانە زۆربیان نەخۆشیێکی دەرونی ڕەفتاریە کەوا پێویستی بە سارسەرنی دانی دەرونی و ڕەفتاری هەیە ئێمە کەسی دەرونیمان هەیە بێک جەلسە و دوو جەلسە چارەسەر ناوی پێویستی بە 12 جەلسە هەیە لەگەڵی بین کە کەسێکیش فێرە ڕەفتاری دەستپانکردنەوە بووە یاخود فێرە ئەو جۆرە سوالکردنیە ئوشە بووە بەڕاستی بە جارێک بەگرتنێک و بە دووگرتن چارەسەر ناوی پێویستی بە تەحویل هەندێکیان خۆیان باسیەکەنەر خۆشە بوونیانی ئەوە نەگیراون و لە هەموو یاسایەکە دەزانیت و هەموو شتەکان دەزانی خۆشە وە ڕەنگە بە برادەرەکانی بڵێ دەستین چەند دقەیەک دەژیرین و دواتریش دێنەوە ئێمە کەیسمان وەرگرتووە ئاواهەیە ئەوە زۆر زار ئێمە لە کۆمەلگای ینی تۆ توێ بڵێ سیستەمی ینی سیستەمە حکوومیەکە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم دیاردەیە سیستەمێکی لاوازی تیکراری کۆنە ئەوەی ئەمە دەیبینین لە زۆربەی بابەتەکانی ناو کۆمەلگادا ژێرە مۆچێک بزە کەسی وا هەیە لە ڕووی دەرونیوە ئەسڵەن کەسێکە حەزی لەسەر پێچیە ینی پێی خۆشە ڕۆژانە بژیرێ پێی خۆشە ڕۆژانە عقوبە بدرێتن ینی کەسێکە حەزی ئازاردانی خۆیە حەزی لەسەر شێشیە حەزی ئەو زۆرە کەسان دەبێ ئێمە دەستنیشانی بکەین چۆن دەتوانین بە تایبەتی لە شوێنەکانی کە تەنفیزیەک گرتنە لایەن پۆلیسیوانە
پێویستە ئێمەمانان بوونمان هەبی لێوێن دەروەزارەتی ناوخۆ کەنیتانە کە نیمانە وەزارەتی ناوخۆ لە پاڵ دامەزراندنی ئەو هەموو بەڕێزانێک کە ئیشی سەربازی یان ئیشی گرتنوانە دەکەن ڕاست. پێویستی بە ئێمە دەیان هزار دەرچووی بەشی دەروناسی و کۆمەڵاسیان ئێستاکە لە زانکۆکان تەخەڕوزیان کرد دەستخۆشیێک پرسیار بۆم زۆر گرنگەیتر بەرەو کۆتایی بەرنامەکە شەژنی حاکم ئاسایە پێ بڵم حاکم زۆر هەر حاکمە جاران خەڵک لە خۆشەویستیە بە کەس و کاروشتیەوت حاکم بەس من پیشەکە دەرحاکمە حاکم ئێوە سەرباری ئەو تێبینیانی جەنابی کاکشوان مەسەلەن منەگرێ لێزانم ینی بەدەم شتێکی وای پێ ئەڵم کە لای تۆ نەگیرە ڕاستە؟ بدەمەوە ئەوانێک کامە باسی دەکەیت کە تاقی لەگە دەکەین بە تاقی لەگە دەکەن ئەوە نەک دووبارەنە لای ئێمە ئەو ژمارەیەکی دیاری کرا دەبارەیە لای ئێمە ئەوانە ئەو ناوانە هەمان شتیشە ئەوانە ژمارەیەکی دیاری کراوە کەوا لە هەموو شاری هەولێر کەوا ئەو سوالی دەکەن و ئێمە متابعیان دەکەین ئایا ئەو شتە ڕاستەیان نا بە دوچون ئەوی دەکەین لە تەرفلایتەکان لە شوێنەکان لە مزگەوتەکان لە ناو بازار بە بەردەوامی متابعیان دەکەن فەرمەوە ناوکان هەمووی ئەو قایمەمان لایە نەک دووبارە وەکو پێم گوتی دەبارەیەوە باش حاکم ئێوە تووشی ئیشکال بوون لە ئەنجامی ئەو تحقیقە هەڵبەتە باسی جەنابتان ناکەین باسی هەموو پۆلیسی هەرێمەکەم ینی لە ئەنجامی ئەو تحقیقە کلاسیکی کە ئێستا لە سلکە ئەمنیەکان ناکرێ ینی هەستەکەم ینی لەگەڵ ئەو دادوەرەی پێشوتریش قسەمان کردومانە هەستەکەم شتێجێتە بەردەمی ئێوە کە ئێوەش دووبارە چاواشا کاتەوە بۆی کە هەستەکەی دەروونەمە 50 جارە ئەجی هەرم شتانەڵێ تۆش ناتوانانی قەرارەکەت بگۆڕی پێشووتر چی داوای سابیکەی بە قەراریی تر ئەو جۆرە تەکنیکە کلاسیکە لە تاقیقکردە بۆتە کێشە بۆ ئێوە کێشەیەشی هەرە گەورەش بەداخەوە ئەوەی لە عێراق و لە کوردستان ڕوویدا گۆڕینی دەموچاوەکان بوو گۆڕینی سیستەمەکان نەبوو سیستەمی دادوەری سیستەمی قانونی و قەزایی بڵێن سیستەمی کاری پۆلیس ئەو گۆڕانکاریەی بەخۆ نەبینی کە ئێستا کۆمەلگا گۆڕانکاریەکی زۆر خێرای بە یعنی ئێمە بە کەرستەی خراپ هەر بینای خراپ دروستەکەی بە یاسای بە سەرچوو ماوە بە سەرچوو شتی باش ناکرێت یعنی من ئەوەندە بە دوا قسە ئەوە من ئەوەندە ئەڵێم بەڕێزیان دەڵێ کەسێک هەیە 10,000 گیراوە ئەگەر بە 10,000 نە بە ئێمە و نەبرایانی پۆلیس چارەسەر نەکرێ ئیتر ئەو خۆت سوالەکە بۆ تو بۆ خەڵکیە یعنی کەواتە یاردەکار ئەوەی سیستەمەکە ناتوانێت چارەسەر بکات وەکو ئەو بەڕێزەوتی ناژێنانە ناوەی لایەنی تر باشە من ینی بڵێن ینی ئەگەر ئێمە بە 10,000 ئێمە و وەکو دادگا بەڕێزیان وەکو پۆلیسی ڕێکاری یاسایی نەتوانین چارەسەری حلی ناکەین وڵا بەسەتیش هەرنابێ خەلەکەی کە سەرەتا باسمان کرد هینانە ناوەی ئەو لایەنانەیە ئەو ڕێکخراوانەیە کەوا بە دوچون لە ئەو کەسانە ئایا منداڵ تەمەنیان گچکەیە بزان هۆکاری چێداک و بابێن نارتانە سەزادەی چارەسەرەکەی تەنهاکەم دوا قسەم بۆ دوا قسە وەڵڵاهی هیوادارین ئەم کابینەی نوێی حکوومەتە هیوانا زەختمە ئەخ زەخت ئێمە زەخی چۆن تەوێ تۆ دادوەرین ئێمە کار بە یاسا دەکەین ئێمە جیهەتی داهێنانی یاسانین تەشریعی یاسانین ئێمە بڕیار دەدەین ئەوان جێبەجێ دەکەن هەردوو شێوازی کارکردنی ئێمە و ئەو بەڕێزانە کلاسیشیە پێویستە گۆڕانکاری بەسەرا بێت لەوانەیە ڕوبەڕووی ڕەخنێ ببمەوە لە هاو پیشەکانم بەڵام ئەمە حەقیقەتە کە من نەتوانم لە ماوەی 10,000 کەسێک بگرم لەسەر دیاردەیەک پێم چارەسەر نەکرێ کەواتە خەلەل هەیە دواوتەی من ئەوەی سوالیش دەکا ئەوەی دزیش دەکا ئەوەی مدمن بووە لەسەر مخدراتیش کوڕی ئەم وڵاتێ ئێمە ئەبێ بە هیوای چارەسەرکردنەوە بۆیان بچین دەستیان بۆ درێژکەین بیانکەینە مرۆڤێکی چاک بۆی ئەم کۆمەلگایە دروستکەن نەبوو ڕۆژمن بینیومە لەگەر ڕێزم بۆ ئیشەکەی جەنابتان وەکو دوژمن بڕوان پێ بکە بینیومە لەبەر ینی کاراکتەری ئەو بەڕێزانە بڵاوی ناکەموانی وەکو ئینسان نایان یەخرێنە پشتی پیکابێکەوە 5 و 6 وڵی من بم ئینسانیەتیان ئەکوژرێ یان کۆمەلگای ئێمە ئەگەر جۆن بە کەسێ بدە بڕۆڵی سوالکەری ینی تۆ لێرە احتیقاری ئینسانەکەکەی بە وشەیە هەندێک کللتور هەیە ئەبێت چارەسەر بکرێ ئەویش بە بەرنامە ئەکرێ بە ڕێگای وەزارەتی ئەوقاف و پەروەردە و ناوخۆ و داد و داواکاری گشتی و کۆمەڵدەسەکانی خۆش بێ دەسەکانی خۆش بێ باش لە بنێ بە هاوکاری میدیاش تەبان باش یاو لە بنی هەمانەکە کاکشوان
لە خۆمەوە دەست پێ دەکەم دەبی لە لای ئێمەوە و لە لای ڕاگەاندن و لە لای مینبەری مزگەوتەکانەوە هۆشیاری بڵاو بکرێتەوە لەسەر بەڕاستی ئەوەی کە زۆربوونی سوالکردن هاوڵاتەکەی وا دەکات کە پاران دەداتێ ئەوە بۆ ئەوە نییەکەوە چارەسەری کێشەکە بکات بەڵکو ئەوە دەبێتە هۆی هاندانی ئەو سوالکەرانە زیادبوونیشیان من تەنها ئەوەندە پێم وایە چارەسەرێکە لەلایەن هەردوو لایەنەوە بێت ئەوەیە دەسەکانە خۆش کاک دانا دوا قسەیەکی ڕق وڵام پێم وایە هەندێک کەس دەبی لەو معادلەیە بەدەر بکرێت زۆر جار ئێمە دەڵی مامۆستانی ئاینی و مینبەرەکان زۆر جار ئەوان ڕۆڵەشانیە لەو بابەتەوە نابی مامۆستای ئاینی لە هەموو شتێک بکەینە براگەورە ئەو تەنیا لە ڕوانگەدە ئاینیەکەیەوە دەتوانین زۆر شت بکە ئەوەی کە دەتوانانی چارەسەری و بابەتە بکاتن پسپۆرانی دەرونی کۆمەڵایەتین چکە ڕەهەندێکی دەرونی و کەسایەتی هەیە و ئێمە دەتوانین وەکو پسپۆرانە گرنتی بە حکومت بدەین کەوا دەتوانین بەشدارێکی زۆر چالاکانە و زۆر باشی و بابەت گرنتی دەتوانین بدەین وەکو خۆمان شخصینا بەڵام وەکو پسپۆڕێکە وەکو ئیشەکە وەکو ئەو علمات بەشدارێکی زۆر چاچی و بابەتە بکەین وە میکانیزم و ڕێگا چارەسەری زۆر زۆر باشێ بۆ بابەتە بەڵام ڕێگا چارەسەرکان پێویستی بە هاوکاری هەیە دەسەکانە خۆش بێ من بۆیە ئەم لیستم بۆ گرنگ بوو لە کۆتایی بەرنامەکە منەڵێم ئەمە لیستی برادرانی پۆلیسە کە سوالکەر هەموو سوالکەرەکان با بڵین بە زمانی خۆیان تایەتی زیاتر لە 10 جار گیراوە ینی کاڵین زیاتر لە جار سوالکەری تایە 100 جار گیراوە کەواتە ینی دەردی ئەسکەریە کۆنەکانی ئەم ڕاوحەبانەکەین بەڕاستی ینی لەم لاوە حکوومەتی گرێ پۆلیسی گرێ لەم لاوایە تا دەست دادگا لە دادگا دوای سێ-چوار ڕۆژ بەرەیرێ ئەخرێنەوە سەرجادە دیسانەوە ئەم ئیشە دۆزراوەتەوە بۆ برادرانی پۆلیس و دادگا بەبێ ئەوەی چارەسەر بکرێ بەبێ خێرەوەمە هەیە بێ بڵێ کاکە جان حکوومەت ئەم جۆرە تەکنیکەی کە تۆ بەکارێنی بۆ قەڵاچۆکردنی ئەم دیاردەیە تەکنیکیشی کلاسیک وەکو جەنابی دادوەر وتی تکایە تەکنیکەکە بگۆڕنەوە تا دەروون ناسەکان توێژەرە کۆمەڵایەتەکان خەلل هەیە لەو تەکنیکەی ئێوە بەکارێنن یعنی ئەگەر ئەمە وا بڕات 10 ساڵی تریش بەرنمەیەکی تر و هاوپیشەیەکی ترم لەسەرم دیاردەیە بەرناماکە و ترافیکەکان لەوە خراپترە بێکەی بینن بۆیە لێرەوە بە حکوومەت ئەڵێم با کابینەی نوێ ئەڵێم با پەرلەمان ئەڵێم بە ڕێکخراوەکان ئەڵێم تکایە ئەم هەموو پارێتان بۆ هەڵدرێژراوە ئەم هەموو پارێ بە هەدەرێن ئەم هەموو پارەیەن بە بانزینی سیارە و چوزانم سەفەری بێبەرهەمتان تکایە بیر لەمانە بکەنەوە تکایە حکوومەت ئەو ڕێکخراوانە بەشێکی پاکەنەوە بەشێکیشی چاکەن بۆی کە ئەم دیاردانە هەم لە کۆڵ ئێوەی خاتەوە هەم لە ئەو وێنە ناشرینەی کوردستانی تر وردە چارەسەرکەین وەکتیمی دەروون و دیاردا بە بەڵێنەوە ئەڵێم بەرداوامە بین لە بەدوواداچوومان بۆ ئەم دیاردەیە لەگەڵ وەزارەتی مافی مرۆڤ لەگەڵ توێژەرە بەڕێزەکانە لەگەڵ پۆلیسی هەرێما لە هەموو شارەکان بە هاوکاری دادوەرە بەڕێزەکان هیوادارم لە ئایندەیەکی نزیکە ئەم دیارێش بەرەو چارەسەر بەرین و هیوادارم شتێکمان کردبێت نامێ زیاتر قسە بکەم بەڵام دووبارەیەکەمەوە تکایە حکوومەت پۆلیس داواکاری گشتی دادگاکان ئەو تەکنیکەی ئێوە بەکارێنن بۆ قەڵاچۆکردنی ئەم سوالکەرانە تەکنیکیشی زۆر کۆنە ئەو تا سوالکەری تیا زیاتر لە 10 جار گیراوە خۆی هەموو یاساکەی لەبەرە ئەزانێت چی ئەڵێ و دادگاش ئیزنیات و دووبارەچێتەوە سەر جادە و ئەمە ئیتر هاوکێشەیەک و ئەخورێتەوە هیوادارم شتێکمان کرد بێ کاتی چ ئەزێتی کێشە